سڵاوێکی گەرم پێشکەش بە هەموویەوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی تاوارەکان بە تایبەتی ژنان و پیاوانی ئازادی خواست. هەر لێرەشەوە دووبارە پیرۆزبایە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە هەموو ژنان و پیاوانی یەکسانی خوازی جیهان بە تایبەتی ژنانی خەباتکار و تێکۆشەر دەکەینەوە. سڵاو دەنێرین بۆ ڕوحی پاکێ و ژنە قارەمان و دلێرانە وا لە چەند مانگی ئەخیردا لە شەڕ و بەرەکانی دژی داعش گیانیان لەدەستا. تەوەریەم جاری بەرنامەکەمان تەرخان کردو بە مێژووی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان. سەرەتا چەند هەواڵێک دەبینین و دەگەڕێنەوە لاتەم بۆ درێژەی بەرنامەکەمان. لە ساڵێکدا زیاتر لە 6,000 ژن لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی. تەنیا لە ماوەی ساڵێکدا 6,082 ژن لە باشووری کوردستان کوژران و یان خۆیان کوشتووە. ماڵپەڕی باز بڵاوی کردوێتەوە کە لە ڕاگەیەندراوەکەیانیدا کە لە ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان با بۆنەی 8 مارس بڵاویان کردەوە ڕای دەگەێنن. لە ماوەی ساڵێکدا 6,082 ژن لە باشووری کوردستان کوژراون و یان بەهۆی گوشارەوە خۆیان کوشتووە. ئەو ڕاگەیەندراوەی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لا میانەی گردبوونەوەیەکی بەشێک لە چالاکوانانی بواری ژناندا خوێندرایەوە کە لە قەزای سۆران بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان ڕێکخرا بوو. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە تەنیا لە ماوەی ساڵێکدا 6,082 ژن لە باشووری کوردستان کوژراون و یان خۆیان کوشتووە. لەو بەیاننامەیەدا ئاماژە بە ئەوەش کراوە کە ژمارەی ئەو ژنانەی کە لەو ماوەیەدا کوژراون یان ناچاری خۆکوشتن و خۆسووتاندن کراون هێندەی ژمارەی شەهیدانی دژ بە چەکدارانی داعش دەبێت. داواش دەکەن ڕێکخراوەکانی ژنان یەک بگرن و کار بکەن بە ئامانجی داکۆکیکردن لە ژنان و دەستەبەرکردنی مافەکانیان. دەرکردنی کچە خوێندکارێکی کورد لە زانکۆ. کچە خوێندکارێکی کوردی خەڵکی ناوچەی شامات کە لە کۆلێژی پزیشکی شاری تەورێز سەرقاڵی خوێندن بووە لەلایەن بەشی ئەمنیەتی زانکۆوە بۆ ماوەی یەکترم لە خوێندن بێبەشکراوە. باس بڵاوی کردوێتەوە. سیما سدیقی تەمەن 23 ساڵ و کچی ڕەزاق چەند ڕۆژ لەمەوبەر لەلایەن بەشی حراسەتی کۆلێژی پزیشکی شاری تەورێز لە پارێزگای تەورێز بانکراوە و بەپێی وتراوە بۆ ماوەی یەکترم ناتوانێت بێتەوە زانکۆ. بەپێی یاسایەک کە لە زانکۆکانی ئێران هەیە هەر خوێندکارێک بۆ 3 کورس ئامادەی پۆلەکان نەبێت بە شێوەی ڕاستەوخۆ بۆ هەمیشە لە خوێندن بێبەش دەبێت و لە هیچ زانکۆیەک وەرناگیرێتەوە. دەوترێت ئەو کچە کووردە پێشتر بۆ چەندین جار لەگەڵ بەشی ئەمنیەتی ناو زانکۆ سەبارەت بە شێوازی جلوبەرگ بە کێشەوە هاتووە و یەک لەو کەسانەش بووە کە بە بەردەوامی باسی لە مافی ژنان و ڕۆژی 8 مارس کردووە. حەقدەستی ژنان تا 7 ساڵی دیکە ناگاتە ڕادەی پیاوان. ڕێکخراوی جیهانی کار نابەرابەری حەقدەستی ژنان تا 7 ساڵی دیکەش لە ناو ناچێت. بەپێی هەواڵێکی ئاسۆی ڕۆژهەڵات ڕێکخراوی جیهانی کار لە سەروبەندی 8 مارس لە راپۆرتێکی خۆیدا ڕایگەیاندووە بارودۆخی کاری ژنان لە هەموو جیهاندا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا باشتر نەبووە و نابەرابەری حەقدەستی ژنان تا 7 ساڵی دیکەش لە ناو ناچێت و ڕادەی حەقدەستی ژنان تاکو ماوەی 7 ساڵی دیکە ناگات بە ڕادەی حەقدەستی پیاوان. بەڕێوەچوونی سمینارێک تایبەت بە ڕۆژی ژنان لە بارگای ناوەندی کۆمەڵە. سمینارێک بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لەلایەن کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتەوە بەڕێوەچوو. بەپێی هەواڵی ئاسۆی ڕۆژهەڵات ڕۆژی شەممە ڕێکەوتی 16 ڕەشەممە سمینارێک لەژێر ناوی پاراستنی ژنان لە بەرامبەر توندڕەویدا ئەرکی هەمووانە لەلایەن کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتەوە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە بارگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێوەچوو. سەرەتای سمینارەکە ڕۆشنا جوانمەردی ئەندامی بەڕێوەبەری کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات و پێشکەشکاری سمینارەکە پیرۆزبایی ئەو ڕۆژەی لە هەموو ژنان و بەتایبەتی ژنانی کوردستان کرد و بە خێراتنی لە بەشداربووانی ئەو سمینارە کرد. دواتر نەرمین عوسمان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و یەکێک لە باسکارانی ئەو سمینارە سەبارەت بە استراتیژی و بیرۆکەی داعش لەسەر ژنان و هەڵسوکەوتی داعش ڕوبە ژنان و بەگشتی چۆنێتی هەڵاواردن لە دژی ژنان لەلایەن ئیسلامی سیاسیەوە بۆ بەشداربووان باسەکەی پێشکەش کرد. پاشان وێڕای ئاماژەکردن بە یاساکانی داعش ڕوبە ژنان چەندین ئاماری سەبارەت بە پەیوەستبوونی ژنان بە ڕیزی داعشەوە
لە وڵاتە جیاوازەکانی جیهانەوە بۆ بەشداربووان خوێندەوە و هەروەها چۆنێتی و هۆکاری چوونە ناوی ژنان بۆ ناو گروپی داعش بۆ بەشداربووان خستە ڕوو. لە بەشێکی دیکەی ئەو سمینارە ئاشتی عەزیز ئەندامی پێشووی پارلەمانی هەرێمی کوردستان و باسکارێکی دیکەی ئەو سمینارە سەبارەت بە سپاسی خۆی بۆ کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات دەربڕی و بەدوای پیرۆزباییکردنی ئەو ڕۆژە سەبارەت بە ڕۆڵی ژنان لە ناوەندەکانی بڕیاردان لە هەرێمی کوردستان وتەکانی بۆ بەشداربووان پێشکەش کرد و هەروەها ئاماژەیەکیشی بە ڕۆڵی ژنان لە سەردەمی خەباتی شاخی حیزبەکانی کوردستانی باشوور کرد. ناوبراو بە ئاماژەکردنێک بە ئەرکی حیزبەکانی باشووری کوردستان لە سەر پێشکەوتنی ژنان لە بوارە جیاوازەکاندا و هەروەها ئاماژەیەک بە ئاماری ژنان لە خولەکانی پەرلەماندا کۆتایی بە قسەکانی هێنا. لە بەشێکی دیکەی ئەو سمینارەدا سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە و مامۆستای زانکۆ قسەکانی بە پێناسەکردنێکی یاسا و کاریگەریەکانی یاسا لەسەر مافی ژنان و بزوتنەوەی ژنان دەست پێ کرد. ناوبراو لە درێژەی قسەکانیدا بە دوای ئاماژەیەک بە چۆنێتی کاریگەری بنەماکانی یاسا سەبارەت بە بەرەو پێشبردننی مافی ژنان ئاماژەیەکیشی بەسەر بارودۆخی ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو بە دوای باسکردنێک لەسەر یاساکانی کۆماری ئیسلامی ڕوو بە ژنان و چۆنێتی سەرکوتکردنی ژنان لە کۆماری ئیسلامی درێژەی بە قسەکانیدا. ئەو باسکارە هەروەها بە دوای شرۆڤەکردنی کاریگەری کولتور لەسەر ژنان و هەروەها کاریگەری میدیا و ڕاگەیاندن سەبارەت بە کولتوری دواکەوتوو لە پەیوەندی لەگەڵ باشترکردنی بارودۆخی ژنان سەبارەت بە کاریگەریەکانی کۆمەڵە لەسەر بەرەو پێشبردننی بزوتنەوەی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات و هێنانی ژنان بۆ ناو خەبات لەلایەن کۆمەڵە وەکو یەکەمین حیزبی کوردستان باسەکەی کۆتایی پێهێنا. ئەو سمینارە بە پرسیار و تێبینی بەشداربووان و دواتریش وڵامدانەوەی ئەو پرسیارانە لەلایەن باسکارەکانەوە کۆتایی هات. بەپێی ئەو هەواڵە ژنان بەگشتی 77% ئەو ڕادەیەی کە پیاوان حەقدەستیانە لە پێناوکاری بەرابەردا حەقدەست وەردەگرن و حەقدەستی ژنان 23% پیاوان کەمترە و ئەو هەڵاواردنە بە تایبەتی بۆ ژنانێک کە منداڵیان هەیە زیاترە. لە سەرەتای سەدەی 20 ژنانێکی زۆر لە وڵاتانی پیشەسازی با گرتنی حەقدەستێکی زۆر کەم و نامرۆڤانە و هەروەها بەبێ هیچ ئاسانکاریەک بۆ پێشکەوتنیان هاتنە ناو بازاڕی کارەوە. وەها بارودۆخێک بوو بە هۆی پێکهاتنی خەباتگەلی مەدەنی کە ژنانی کرێکاریشی بە شێوەیەک سازماندا و جم و جۆڵی لە ناو هێزی ژناندا پێکێنا. خەباتی ئەوان بوو کە بارودۆخەکەی بۆ پێکهێنانی ڕۆژی ژن هێنایە ئاراوە. هەڵبژاردننی ڕۆژی 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژن بە بۆنەی خۆپێشاندانە گەورەکەی ژنانی کرێکاری کارخانەی ڕستن و چنینی نیویۆرکی ئەمریکا لە ساڵی 1857 زانی دیاریکراکە بە مەبەستی زیادکردنی حەقدەست و کەمکردنەوەی ماوەی کار خۆپێشاندانیەکان وەڕێخست. لەم خۆپێشاندانەدا کە لەگەڵ هێرشی پۆلیس بەرەو ڕووبەوە بەشێکی هەرە زۆری بەشداربووانی خۆپێشاندانەکە دەستپێسەر و ژمارەیەکی بەرچاویش کوژران و بریندار بوون. خەباتی ژنانی کارخانەی ڕستن و چنین لە ئەمریکا وەکو ڕووداوێکی مێژوویی و گرنگ لە مێژووی خەباتی مافخوازانەی ژنان بەگشتی و ژنانی ئازادی خواز بە تایبەتی دێتە ئەژمار. لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بارودۆخی ژیانی ژنان و سڵامەتی جەستەیی و دەرونیان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. سەرەڕایی کێشەکانی وەک هەژاری و بێکاری و نایەکسانی پلەدووی ژنان لە هەموو ئاستەکانی ژیانی ئابووری، یاسایی، سیاسی، کۆمەڵایەتی و خێزانیدا بەرچاو دەکەوێت. دەرفەتی کارکردن و خوێندن و دابینکردنی پێویستیە تایبەتەکانی ژیان وەک داینگا بۆ هاندانی گەشەکردن و بەشداری ژنان لە ژیانی سیاسی کۆمەڵایەتیدا لەو پەڕەی نزمیدایە. سەرەڕای هەموو ئەمانە ژنان هەموو ڕۆژێک بەرەوڕووی توندوتیژی جەستەیی و دەرونی جنسی دەبنەوە لە نێوان خێزان و کۆمەڵگادا. ڕۆژ نییە کە هەواڵی کوژرانی ژنێک بڵاو نەبێتەوە. ڕۆژ نییە کە هەواڵی خۆکوشتن و خۆسووتاندنی ژنێک لە تاو فشاری ڕوحی و دەرونی کۆمەڵایەتەکان نەبیستین. لە ماوەی 36 ساڵی دەسەڵاتی حکوومەتی ئێراندا بە هەزاران ژن کوژران و تاوانباران هێشتا سزا نەدراون. ئەم بارودۆخە چیتر قابلی تەحمل و قبولکردن نییە و دەبێت ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز چیتر بێدەنگ نەبن لە ئاست ئەم هەموو نەهامەتەی ژناندا. هەر لە پەیوەند لەگەڵ تەوەری بەرنامەکە و توێژمان ئەنجامداوە لەگەڵ بەڕێز جەلی ئازادی خاو و چەند پرسیارێکمان ئاراستەیەم بەڕێزە کردووە. یەکەم پرسیارم ئەوەی کە بگشتی
ئەو گرفت و کێشانە کە ڕوبەڕووی بزوتنەوەی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات دەبێتەوە کامانن و لەم پەراسەرەکیەکانی گەیشتنی ژنان بە مافەکانن بۆچی دەگەڕێتەوە؟ لەگەڵ ڕێز و سڵاو بۆ ئێوە و هەروەها بۆ هەموو بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان و ڕۆژهەڵات تیڤ لە ڕاستیا دوان لەسەر ئەو ئاستەنگ و کێشە و بەربەستانی کە لە ڕۆژهەڵات کوردستان ڕوبەڕووی ژنان و بزوتنەوەی ژنان دەبێتەوە لە ڕاستی داشتی دژوارەوە بەڕامانێکی سەرپێی ناکرێت هەموو ئەو بەربەست و ئاستەنگانی کە لەوێ هەن بخوێنە بەرباس و لۆکۆڵینەوە بەڵام ئەگەر بمانەوێ ئاماژەیەکی گشتی بەو هۆکارانە بکەین سەرێکی ترین گرفت لە بەرامبەر بە ئەنجام گەیشتنی بزوتنەوەی ژنان بۆ بەدەستهێنانی مافەکانی خۆیان بە شێوەیەکی تەواوی و بە بەرامجام گەیشتنی بزاوتێکی بەراوربەر لە کۆمەلگادا کە مافە ئینسانیەکانی ئەوان دەستەبەر بکات و مافە ڕێگەزیەکانیان بێنێتە دی زۆر هۆکار هەیە بە باوڕێ من گەورەترین هۆکار ئەو کولتورەیە و کولتورە تاریخیە نەریتیە چەقی وە کە تێیدا خەڵکی ئێمە و فەردی ئێمە شکلی گرتووە فەردی ئێمە و خەڵکی ئێمە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ لە ڕاستیا بەرەنجامی کەلتوریی مێژوویە کە ئەم کەلتورە چەند ڕگەزی تێدایە کە ئەم ڕگەزانە و گوتارێکە لە فەرهەنگی گشتی کۆمەلگای ئێمەدا زاڵن ئەو گوتارانن کە یا بژن دەکەن بە پەراوێز یا بەرگری دەکەن لەوەی کێشنان بە مەبەست و ئاواتەکانی خۆیان بکەن یا بە جۆرێک لە جۆرەکان هەڵگیری چەوساندنەوەی ژنانن بۆ نمونە گوفتمانی پیاسالاری یا دیسکۆرسی پیاسالاری دیسکۆرس سەرمایەداری دیسکۆرسی دین دیسکۆرسە نەریتیەکان کۆی ئەم ڕگەزانە لە کەلتوری ئێمە ئەو فاکتەرانن کە دەتوانن وایان کردوێ لە ژنان کە بۆ بڕینی ئەو ڕێگە سەختە دوژاری تەنگەژەی گەورە بن ئەگەر بمەوێ ئاوا کۆی بکەمەوە لە کۆبەندی خۆیدا دەڵێم لە کەلتوری ئێمەدا نەریتە کۆنەکان گوتاری دینی گوتاری عەشایری گوتاری پیاوسالاری و سەرمایەداری مۆدێرن بە شکلی تایبەتی خۆی دیارە بە شێوەی خۆی ئەو هۆکارە بنەمای و بنبەستانن کە ژنان دووچاری ئاستەنگ دەکەن ئەمە لەلایەکی تریش هەندێک بربەستی هەنووکەیی هەیە کە ئەم بربەستە هەنووکەیانە تەنگەشەی جدیان دروست کردووە حکومداریە کە لە ئێراندا هەیە و فەرمانڕەواییە کە لە ڕۆژهەڵات کوردستان هەیە و دەسەڵاتی سیاسیە کە مدیریەتی کۆمەلگای ئێمە کە دەسەڵاتی سیاسی کە تا سەر ئێسقان دواکەوتووە و دەسەڵاتێکە کە تا سەر ئێسقان دژی ژنان دژی مافەکانیان و دژی بزوتنەوەی ژنانە ئوسوڵەن لە تێڕوانین و تێگەیشتنی ئەمانەوە ژنان وەک ئافرەتێکی کامڵ حساب ناکرێن ئێمە گەر سەیری بنەمافکری ئیدئۆلۆژیەکانی دەسەڵاتدارانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە کۆی ئێراندا بکەین و لە یاساکانی جەزایی و حقوقی و بنەماڵە و دابەشکردنی و ئەوانەدا سرنجێک بدەین دەبینین ئەم بەڕاستی واقعیەتەکەی ئەوەیە کە ئەم سیستەمە لە ڕووی فکر و لە ڕووی کردار و دەسەڵاتداریەوە لە ڕووی ئیدئۆلۆژیکەوە سیستەمێکی لە سەداسەد دژی ژناوە بەربەستێکی گەورەیە بۆەوەی بزاوتی ژنان و بزوتنەوەی ژنان بگاتە ئامانجەکانی خۆی لەگەڵ هەموو ئەمانەشدا بزوتنەوەی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە خۆڕێخستن بە کۆبوونەوە بە کاری ڕۆشنگەری و بە هەوڵ بۆ بەدیهێنانی بەشێکی زۆر لە مافەکانی خۆیان لە ڕاستیا توانیوێتی ساختارێک بۆ خۆی تاریف بکە یا پێکهاتەیەک بۆ خۆی تاریف بکە یا ئاسۆیەک بۆ خۆی دابینکا کە ئەو ئاراستە و ئاسۆ پێکهاتەیە کە تاریفی کردووە یارمەتی داوە و هەنگاوی ناوە بە ئەوی بتوانێت کۆمەڵێکی زۆر لەم نەریتانە لەم عرفانە لەم ڕێگەزە کەلتوریانەی کە لە کەلتوری گشتی ئێمە و کۆمەلگای ئێمەدا هەیە بشکێنێ یا پاشەکشیان پێ بکا بۆی بتوانێت بە ئامانجەکانی خۆی بگا بۆ نمونەژن لە ماڵ هاتوۆتە دەرەوە کاری ئیداری دەکات دەخوێنێ و زۆر یاسا و بنەمای ڕژێم کە دایناوە بەسەریاندا دەیسەپێنە قبوڵی ناکات لە ڕۆژی دروستبوونی ڕژێمی ئیدئۆلۆژیکی ئێرانەوە تا ئێستا بزوتنەوەی ژنان و ژنان گەورەترین بەرهەڵەتکاری ئەم ڕژێمە ئیدئۆلۆژیکن کە بەڕاستی تەنگەجەی زیان بۆ دروست کردووە توانیویانە لە یاسەکانی بنەماڵە و یاسای منداڵ و زۆر یاسای تر کە پەیوەندی بە ژنانەوە هەیە هەندێک گۆڕانکاری بکەن خۆیان لە پاراوێزەوە بکێشنە وەسەد و بکێشنە مەیدان چۆنیەتی بەڕێوەچوونی هەشتی مارسی ئەمساڵ لە ناوخۆی ئێرانەوە بۆ بینەرانی هەوارەکان باس بکەن و پێتان وایە کە کۆماری ئیسلامی تا چ ڕادەیەک توانیوێتی لە ڕێگریکردنی ژنان بە مەبەستی بەڕێوە نەبردنی ڕێوڕسم و چالاکیکردن لەو ڕۆژەدا سەرکەوتوو بێت ڕاستی من سەرەتاش لە وەڵامی پرسیاری یەکەمتاندا ئاماژەم کردبەوەی کە دەسەڵاتداری سیاسی ئێران دەسەڵاتداریی کاملەن ئیدئۆلۆژیک و توتالیتەرە کە لە هەناوی ئەم دەسەڵاتەدا ژنان بە ئیسلاح وەک ئینسانێکی تەواو سیر ناکرێن مافەکانیان پێشێل دەکرێت بزوتنەوەکەیان سەرکوت دەکرێت و هەوڵ دەدرێت لە هەموو ڕووبەرەکانی ژیانی کۆمەڵایەتیدا
بیان خەنە پەراوێز بیان نێرنەوە نێوماڵەکان لە چالاکی کۆمەڵایەتیەکان بێ بەشیان کەن مافەکانیان پێنەدەن بەڵام لەگەڵ ئەوەشدا بە هەموو ئەو زەبروزەنگەوە کە دەسڵات نواندوێتی دژ بە بزوتنەوەی ژنان من پێم وایە بزوتنەوەی ژنان یەکێک لەو بزوتنەوە خۆڕاگرانە بۆ کە توانیویتی تەنگەژەی جددی و گرفتی سەرەکی بە ڕۆژێم دروست بکاوە لە بەرامبەریدا پاشەکشەیەکی ئەوتۆی نەکردووە لە ڕاستیدا بۆ نمونە هەروەک خۆتان ئاماژەتان پێکرد ڕۆژی ژنان یا ڕۆژی 8 مارس کە ڕۆژی جیهانی ژنانە بۆ ئەوەی کە بە دواداچوونی داوا ویستەکانی خۆیان کەم ڕۆژێک بوو کە هەوڵ دراش ناسناوی ئەم ڕۆژە بگۆڕێ لەلایەن کۆماری ئیسلامیەوە هاتن ڕۆژی ژنیان گۆڕی بە ڕۆژی لەدایکبوونی فاتمەی کچی پێغەمبەر کە ویستیان بەم شێوە وەڵەن ماهیەت و فۆرمێکی ئیدئۆلۆژیک بدەن بە ڕۆژی 8 مارس و بە ڕۆژی ژنان وە لە ناوەڕۆکی خۆی کە بریتێ لە هەوڵدان بە ڕزگاری ژنان و بزوتنەوەیکی کاملەن بەربڵاوی فیمینیستی کە لەسەر مەسەلە ڕێگەزی و پیشەیەکانی ئەوان کارکاوە داوای خاستەکانیان کە خاڵی بکەن بۆ بزوتنەوەیکی ئیدئۆلۆژیکی ئیسلامی و لەم چوارچێوەیەدا بیبەن بەڕێوە کە نەیانتوانی بالاخره ناچار بوون بەوەی کەمەل بدەن بەوەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنانەوە ژنان بتوانن لە ئەم ڕۆژەدا یاد بکەنەوە لە هەوڵەکانی خۆیان لە کۆشیەکانی خۆیان بە ئاگداری ئەمە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش سەرەڕای هەموو زەبروزەنگی کە بۆ ژنان توانیویانەوە کۆبوونەوەی تایبەتیان هەبێ کۆبوونەوەی گشتیان هەبێ پێکەوە چونەتە دەرەوە هەوڵیان داوە بە ئیسلاح دیالۆگ بکەن کۆڕ و کۆبوونەوەیان هەبێ و لە ڕۆژی 8 مارسدا خۆیانیان بە قەوڵی معروف نواندووە هاتونەتە پێشەوە قسەیان کردووە من پێم وایە ڕژەم سەرەڕای ئەوەی کە هەوڵی داوە لە دوو ڕەهەندی ئیدئۆلۆژیک و سەرکوتانەوەدا بتوانێت بزوتنەوەی ژنان پاشەکشە پێ بکەوە 8 مارس خاڵی لە ناوەڕوک و مەحتەوای خۆی کات سەرکەوتونە بۆ 8 مارس توانیوەتی وەک ڕۆژێکی مێژووی کە ڕۆژی تایبەتی دزاوتی ژنانە جێگەی خۆی بکاتەوە و ژنانیش توانیوانە پارێزگاری لەم حەقی خۆیان بکەن و لە ڕۆژی 8 مارسدا من پێم وایە توانیوانەکە تا ئەو جێگەی کە ممکنە بۆیان سەرڕای هەموو زەبر سەرکوتەی کە لە سەریانە مقاومەت بکەن و ئەو ڕۆژە بەڕێوە بەرن و مەراسیمی شایستە و شیاوی تێدا بەڕێوە بن. وەک داتاکان باسی دەکەن بە تەنها لەماوە 1 ساڵدا لە باشووری کوردستان 6082 ژن کوژراون کە زۆربیان لەلایەن ئەندامانی بنەماڵەکەی خوان و کوژراون یا خۆیان کوشتووە. لە ڕوانینی ئێوەوە ڕێزگرتن لە 8 مارس و بەڕێبردنی ئەو ڕۆژە بەگشتی چالاکی زیاتری بزوتنەوەی ژنان چ کاریگەریەکی لەسەر کەمترکردنەوەی هەڵاواردنی ڕەگەزەی لە کوردستان بەگشتی و لە باشووری کوردستان بە تایبەتی هەیە و چۆن دەتوانین ئاماری ئەو خەسارە کۆمەڵایەتە کە ڕوبەڕووی ژنانی کوردستان بۆتەوە کەم بکەینەوە؟ لە ڕاستیدا 8 مارس وەک ڕۆژێک کە تێدا یادکردنەوەی بزوتنەوەی ژنان دێتە گۆڕێ ڕۆژێک دانراوە بە ئەوەی کە ژنان ساڵ بە ساڵ پێداچوونەوەی بزوتنەوەی خۆیان و ئەرک و وەزایفی خۆیان بکەن چەند دەتوانیویانە لە ئاراستەکانی خۆیاندا و لە هەڵمەتی ڕۆشنگەرانی خۆیانە بۆ دروستکردنی کەلتورێک کە تێیدا ژن جایگای شیاوی خۆی پەیدا بکات چوب نەپێشەوە چەند دەتوانیانە لە ژێر دیسکۆرسی پیاوسالاری و گفتمانی سەرمایەداری و گفتمانی دینی و هەروەها چەند دەتوانیانە لەسەر دەسڵاتی ڕێگەزە کەلتوریەکان و نەریتیەکان کە لە کۆمەڵگای ئێمەدا حکم دەکەن و ئەو کارە ساتانە دەخۆڵکەن کە خۆتان بە ئامارەوە ئاماژەتان پێکرد کاریگەری ئەو تۆیان هەبوو بێت لە سێ ڕەهەندا ئێمە دەکرێت بڵێن دەکرێت لە ڕۆژی 8 مارسا کار لەسەر ئەمە بکرێ و پرۆسەی جدی بۆدانێت یەکەمەوەی کە ژنان و بزوتنەوەی ژنان یەقینەن دەزانن کە ئەمان پاشکۆی هیچ ئیدئۆلۆژیەک نابێ ببن کە ئەمان بەرگاو کراو بە هیچ لێکدانەوەیکی سیاسی دیاری کراو کە ڕەهەندێکی سیاسی مطلق و ئابستراک بۆ خۆی دیاری بکە نابێ ببن ئەمان بزوتنەوەیکی ڕێگەزی مافخوازی بابەتین کە دەبێت لە چوارچێوەی بەدەستهێنانی مافەکانی خۆیاندا حرەکەت بکەن و لەم ڕەهەندەدا دەبێت حتمەن ئەو ئیدئۆلۆژیانی کە گفتمانی ژنستیز و دژژنیان هەیە یەکێک لە هەدەفەکانیان بێتە لە ڕووی فکری و فەرهەنگیەوە لێ بدەن ڕۆشنگەری بکەن بنەماکانی ڕوون بکەنەوە و ئەو بوونبەستانی کە دەبێتە هۆی بربەستکردنی مافی ئەوان دیاری بکرێ بەوردی ئەمە لەلایەکیش لە باشووردا کە ئێستا جێوێک هەیە و دەسڵاتێکی کوردی هەیە دەبێت هەوڵیانەوە بێت کە لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی سیستەمی حکوومەتیەوە هەوڵ بدرێت کۆمەڵی یاسایی جددی و کۆمەڵی یاسایی بەبڕست بۆ سزادانی ئەو کەسانی کە مافی ژنان زەوت دەکەن و بۆ هێنانە پێشەوەی ژنان و هەوڵدان بۆ دروستکردنی جۆرێک هەڵاوردنی بێسڵاح پۆزیتیڤ کە ژنان تێیدا بتوانن ئامادە بن لە کۆڕ و کۆبوونەوەکانی ناو دەسڵاتدا لە هەرمەکانی دەسڵاتدا لە مەجلیسەکانی قانونگوزاریدا لە مەجلیسە مەحەلیەکاندا و هەوڵ بدەن کە لە ڕووی یاساوە حەقەکانی خۆیان دەستەبەر و تەزمین بکەن ئەمە ساحەتی دووەم ساحەتی سێمی ژنان خۆیان وەک ڕێکخراوە وەک ساختار دەبێت ئەم ڕێکخراوە ساختارە بەرنامەی دیاریکراوی ساڵانەی خۆیانیان هەبێت کە بۆ ئەوەی چۆن بەرامبەر بە زەبر و زەنگ و خشونەت و ڕێگەزە کەلتوریانی کە ئەمانی ڕەواجدا
لە کۆمەلگای ئێمەدا دەبێ هەڵوێز بگرن و حرەکەت بکەن ئەو بنەما سونەتیانی کە لە فەرهەنگی ئێمەدا هەبێت دەبێت بەڕاشکاوی لێ بدەن ئەو گفتمانانی کە ژنان سەرکوت دەکەن و دێنێرنەوە ماڵەوە دەبێت بەڕاشکاوی لێ بدەن من پێم وایە لەم سێ ڕەهەندەدا ژنان دەتوانن کاری خۆیان بکەن و بەردەوامیش کار دەکەن و کاری باشیش کراوە بەڵام کەمە پێویستی بە هەوڵی زۆرتر هەیە و من پێم وایە ئەم سێ ڕەهەندە دەتوانی خزمەتی جدی لە بزاف ژنان بکات. بەسپاسەوە بۆ بەڕێز جەلیل ئازادی خا کە میوانی ئەم جارەی بەرنامەی تاوارەکان بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست لە بەرنامەی ئەم جارەشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندووی هاوڕێ شەهید فریشتە حەکیمی یادی هەبەرز و بەڕێز بێت. هاوڕێ فریشتە حەکیمی ناسرا بە لەیلا ساڵی 1337 لە شاری سنە لەدایک بوو. لە ڕشتەی تەجروبیدا دەورەی لە بیرستانی تاو کرد و لە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکدا دژی ڕژیمی شا دەستی دایە خەبات و تێکۆشان. لە تەواوی جوڵانەوەکان و تەزاوڕەتەکاندا لەوانە ڕێپێوانی شکۆداری سنە تا مەریوان هەڵسوڕاوانە بەشداری کرد. بە دوای ڕاپەڕیندا پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە ساڵی 58دا لە پەیوەند لەگەڵ بەشی دانش ئاموزی تەشکیلاتی کۆمەڵە لە شاری سنە دەستیدا فعالیەت. بەهۆی ئەم کارانە و هەڵسوڕانی لەلایەن ڕژیمەوە گیرا و خرایە زیندان. لەگەڵ ئازادبوونی لە زیندان پەیوەندی بە بەشی عەلانی تەشکیلاتەوە گرت و بوو بە پێشمەرگە. لە کۆمیسیۆنی فێرکردن و بارهێنانی کۆمەڵەدا سازمان درا و بەداخەوە ڕۆژی 26 ڕێبەندانی ساڵی 62 بەهۆی ڕووداوێکی دڵتەزێنەوە گیانی بەخت کرد. یادی هەربەرز و بەڕێز بێت. خۆشەویستان جارێکی تر پیرۆزبایی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە هەموو ژنانی کورد و تێکۆشەر دەکەم. هەلێرەدا هاتینە کۆتایی یەکێکی تر لە ئەڵقە بەرنامەکانی تاوارەکان تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر هەر بژین بە شادی و بەختەوەری.